لە کاتێکدا هاوڵاتیان بەدەست چەندان قەیرانی دیکەی وەکو لێبڕینی موچە و بەرزبوونەوەی نرخی شتومەک و دۆلارەوە گرفتار بوون، بەرزبوونەوەی نرخی بەنزینیشی هاتە سەر. ماوەی چەند مانگێکە بەنزین بەردەوام لە بەرزبوونەوەدایە و لە ئێستادا بۆ هەر لیترێک 75 دینار زیادی کردووە و لە ماوەی چەند مانگی ڕابردووش 300 دینار بۆ هەر لیترێک زیادی کردووە. لایەنە پەیوەندیدارەکان هیچ لەو بارەیەوە ناڵێن. بەشێک لە شۆفێرانیش گرانبوونی نرخی بەنزین بە پلان دەزانن. والله ئەوەنە ناڕازیم هەتا گێتە ئاسمان. لەکێ ناڕازی؟ وا لەو کەسانی کە مەسوولە لەم بەنزینەیتم چی بڵێم؟ بەڕای تۆ بۆ ئاوا بەرزیەکە؟ والله هەوڵ خۆیانە حکوومەت نییە بێ حکوومەتیە. وەرە کاکە ها بەدەست مەسوولە خۆ بەدەست فەقیر نییە بەقوربان. ناڵم بەدەست فەقیر، ئەڵەم لەسەر فەقیر چ تەئسیرێکی؟ والله هەموو تەسیرێکیە. من ڕۆژانە پارەی ئەو بەنزینە پێ ناکەم کە ئیشەکەم. چی بکەم بۆ کێوش؟ والله بە قەناعەتی من ئەم جار و دەسەکە ئیسە ماوە هەمووی لێپوژنە هیچی نامێنێ ئەو سەر دنیا چاکە بێ. ئەبێ جینێکی تازە بێتە پێشەوە. ئەنا ئەمانە لە بەدزی فێر بوونە لە شاخ هاتنە خوارەوە پێڵاوەکان لە من شەڕتر بوو ئێستا پاکیان بوو لە ساحەب بەنزیان بە حساب یە کەسێ ناکەن لە بازاڕە لە سیحرە لە هەرچی شتایە ئیتر تۆ بڵێسی تۆ هەر ئێستا ئەو کامێرەی پیشانە من قساکەم 100,000 وەکو من قسە بکە ئیسفای دەفنسینی وایەوە نی ئێستا من بەیانیان سعات 5 بەیانی من لە خەتی زرگێزایشەکەم سعات 5 بەیانی هەڵەسم سعات 4 یارەیە یەکسەرێکی 7,500 بەرەکەوی وەڵڵی خەڵک چی بکە خەڵک یەک دەسەڵاتێکی نییە ئیمڕۆ حەز سوڵتە بەدەست ئەو دی یەکدوانەوەیە هەتا ئێوارە تۆ بڵێ بەخوا ئیسفادەی تورێکی نی ئەزا دۆلار و دار و بەرد و حەچی شەریکات و دار و بەر و هەمووی خۆیانە هەمووی بێڵێکی خۆیانی تایە لە حەچیش تا تۆ بڵێنا شتێکیان بۆ ناکەن یعنی خۆ نازانی دۆلارە هەر لە قانجازی ئەوانەیە بەنزینە هەر لە قانجازی ئەوانایە حەچیشتە لە قانجازی ئەوانایە وەڵای بەنزین بەرز بۆ تۆ بەڕاستی ڕۆژانەی تەکسیسە زۆر کەمە بەڕاستی هەتا ئێوارە سوڕێتە ڕۆژی وایە 2 داخلی 3 داخلی جاری وایە پارەی بەنزینەکەش پێیان ناکەی ڕۆژی وایە هەر زۆر بێیشی ئیتر هیوادارین نرخەکەی کەم بکەنەوە. سەرۆکی لیژنەی سوتەمەنی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێی وایە وەزارەتی سامانە سروشتیەکان بەرپرسیاری یەکەمە لە گرانبوونی نرخی سوتەمەنی بەرزبوونەی نرخی دۆلار و داخستنی سنوورەکان کراوە بە بەهانە و بەوە پاکانە دەهێنرێتەوە. سەبارەت بە گرانبوونی نرخی سوتەمەنی لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی لە ئێستادا بەنزینی هەرێمی کوردستان و سوتەمەنی هەرێمی کوردستان بازرگانیە و بازرگانیەکی هاوردەیە لە دەرەوە بۆیە واردە دووشت کاریگەری لەسەر یەکە ئەمە نرخی دۆلار و نرخی نەوت ئەمە کاریگەریەکی بچووکێ بێ لەسەری بەڵام ئەوەی تێبینی ئێمە ئێستا لە هەرێمی کوردستانە بە هۆکاری ئەو ڕێکارە قورسانەی کە حکوومەت بەرامبەر هاوردەکردنی سوتەمەنی گرتووەتێ بەر و ئەو تێرنەخواردنی بە کوردیەکەی بازرگانانی سوتەمەنی و هێزگەکانی سوتەمەنی لەو قازانجەی کە وەریەگرن هۆکاری سەرەکین بۆ ئەو گرانبوونەی نرخی سوتەمەنی بۆ نمونە ئێستا لە دەواازەکانە بارەڵگرەکانی سوتەمەنی پێشووتر نزیکەی 600,000 وەرەگیراوەکو گومرک و ڕسومات و وانە کۆمەڵی پارەی هەر ئەسڵەن پێویست نەبوو وەربگیرەوەکو کۆمپانیا جۆرا و جۆر لە دەواازەکانە بەڵام ئێستا ئەو مەبلەغە زیاد بکراوە بۆ نزیکەی ملیۆنە دینار و هەروەها لە ناوخۆی هەرێمی کوردستانیشە لە ناو وێزگەکانە بەهۆی نەبوونی ڕێنماییەکی پێویست بۆ چاودێریکردنی نرخی سوتەمەنی خاوەن وێزگەکانی سوتەمەنی و بازرگانەکان هەموو کاتێک معڕەزن بەوەی کە بتوانن یاری بەم نرخە بکەن. لە کاتێکدا لیترێک بەنزین نزیک دەبێتەوە لە 1000 دینار پارێزگاری سلێمانی و ئەنجومەنی پارێزگای سلێمانی هیچ ڕوونکردنەوەیەکیان لەسەر گرانبوونی نرخی سوتەمەنی نەداوە هەرچەندە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەم هەفتەیەدا کۆ دەبێتەوە بەڵام تەوەرەکانی کۆبوونەوەکانیان هیچ پەیوەندی بە گرانبوونی بەنزینەوە نییە و لەسەر بابەتی دیکە کۆ دەبنەوە.